لە دوای زیاتر لە مانگێک داخستنی ناوچەی پیشەسازی سلێمانی وە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستی و ئەمنیەکان ئەمڕۆ بەڕووی پیشەوەران و هاوڵاتیاندا کرایەوە. پیشەوەران ڕایدەگەێنن دڵخۆشن بەوەی کە جارێکی تر گەڕاونەتەوە سەر کارەکانیان و پیشەوەرێکیش دەڵێت بیری پیشەکەم دەکرد. مانای وایە تۆ ئەم چلو دوو ڕۆژە کە نەماڵەوە بووی پێی مرتاح بووی لەبەرەوەی خۆت گرنتی نەکرد بوو خۆت ئەپاراز ڕێنمایە تەندروستەکانە جێبەجێ کرد. زۆریش پێی مرتاح بوو، زۆریش پێی خۆش بوو بۆ لەبەر ئەوەی کە ئەم نەخۆشیە دنیای گرتوتەوە، وڵاتەکانی هەمووی گرتوتەوە، هەمووی زەرمەندێکی زۆر بوون خاستن کە ئێمە لەخوا بە زیاد زۆر بە ئاسانی کە تێپەڕ بووین و بە نەخۆشیێکی زۆر کەمەوە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان ناوچەی پیشەسازیش وەک هەموو سێکتەرەکانی تر داخرا. لە دوای ئەوەی ڕێکارە تەندروستیەکان سەرکەوتنی بەرچاوی بەدەستهێنا پیشەوەرانیش گەڕانەوە سەرکارەکانیان وەک خۆشیان دەڵێن هەستێکی خۆشیان هەیە کە جارێکی دی گەڕاونەتەوە سەرکارەکانیان و پارێزراویش بوونە لە دەستی ڤایرۆسی کۆرۆنا. زۆر پێخۆشە لەبەر لەخوا بەزیابێ لە نەخۆشیەکە بە دوور بووین و پارێزی تەواومان کردووە و کاتوین سەر ئیش و کارەکانمان لەخوا بەزیابێ باشش. کاتێککە شاگردەکانی خۆتت بینیتەوە لێرە پاش وەڵای هەستێکی خۆشم هەبوو لەخوا بەزیابێ باش بوو کە لەو دەردەت بە دوور بووین لەخوا بەزیابێ شکرم ڕۆژ تۆزی جوڵەی تایە بازاڕەکە بەس داوا لە حکومەت دەکەین بە ساحەمڵکەکان بڵێت یا زەریبەکە بڵێت ساحەمڵک داوا کرێمان لێ نەکە ئێمە وا 42 ڕۆژەیش ناکەین ئەو هاتووە داوای کرێ دوکانەکە. وەڵا هەستێکی نامۆ بوو لامان چونکە ئەم هەموو کات بیرمان لای ئیشی خۆمان بووە لەبەرەوەی بژێوی ماڵ و مناڵمان و کەس و کارمان لەسەر ئەو دوکانەیە. تەندروستکاران و لایەنە پەیوەندیدارەکان جارێکی تر بە قۆناغ ژیانیان گەڕانەوە بۆ سەرجەم سێکتەرەکان ئەوەی ئێستاش بەلای تەندروستکارانەوە گرنگە و داوای دەکەن خۆپارێزی تاکە. دوای قەدەغەی هاتوچۆ و ڕاگەیاندنی گرنتینەی هاوڵاتیان نەماڵەکانیان ناوچەی پیشەسازی سلێمانیش دەرگای دوکانەکانیان داخست پیشەوەران چوونەوە ماڵەکانی خۆیان نەماڵەوە خۆیان گرنتینە کرد تا تەندروستی خۆیان و مناڵەکانیان و شارەکەشیان بپارێزن. ئەمڕۆ جارێکی تر دەرگای پیشەسازی سلێمانی بەڕووی هاوڵاتیانە کراوەتەوە و پیشەوەرانیش هاتوونەتەوە سەر کارەکانی خۆیان تا لەم ڕێگەیەشەوە هەم بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن و هەم خزمەت بەو هاوڵاتیانە بکەن کە دێن ڕووەکەنەم ناوچەی پیشەسازیە. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.